کورد و دۆستەکانی لە بەردەم پەرلەمانی بەریتانیادا لە لەندەن ناڕەزایەتی دەدەبڕن. ئەمجاریان دژی هێرشی سەربازی تورکیا و ئەبڵوقەدانی چەندین شار و شارۆچکەی باکووری کوردستان. من هاتوومەتە ئێرە بۆی داوا لە ڕۆژنامەنووسانی وەکو ئێوە و حکوومەتی بەریتانیا بکەم کە ئەو بێدەنگی بشکێنن لەسەر ڕووداوانەی کە لە باکووری کوردستان ڕوودەدەن. ئێمە ژمارەیەک لە کوردی دیموکرات و سۆشیالیست و عەلەوین هاتووینەتە بەردەم پەرلەمانی بەریتانیا بۆ سەرکوردکردنی کارە تیرۆریەکانی دەوڵەتی تورکیا دژی هاوڵاتیانی کورد. دوای نزیکەی کاتژمێرێک خۆپیشاندران بڕیاریاندا بەرەو باڵۆزخانەی تورکیا ڕێبکەن. بەڵام هەمووان خۆیان لە بارەگای سەرەکی پارتی پارێزگاراندا دیەوە دوای گۆڕینی پلانی خۆپیشاندانەکە لە نیوەی ڕێ. هەمووان هاواریان دەکرد و دەیانوت بەریتانیا بە ئاگا بێرەوە و چیتر پشگیری تورکیا مەکە. پارتی پارێزگارانی خاوەندە ساڵات لە بەریتانیا پەیوەندیشی بەهێزی ئابووری و سیاسی و سەربازی هەیە لەگەڵ حکوومەتی تورکیادا و ئەمە ژوا دەکات ڕەخنەگرتن لە تورکیا لەسەر مەسلەی ناوخۆیی کارێکی ئاسان نەبێت. کورد و دۆستەکانی لە بەریتانیا پیان وایە پەیوەندی بەهێزی تورکیا و بەریتانیا هۆکارێکی سەرەکیە کە بەریتانیا فشار ناخە سەر حکوومەتی تورکیا بۆ ئەو پێشەلکارانەی کە دژی هاوڵاتیانی کورد بەکاری دێنێت. بۆ مەبەستە خۆپیشاندەران هاتوونەتە بەردەم بارەگای سەرەکی پارتی پارێزگاران تاوەکو دەنگی خۆیان بگەێنە حکوومەتی بەریتانیا. سەرەتا ئەم ڕێپیانە لە بەردەمی پەرلەمانی بەریتانیا و دەستی پێکرد بۆ بەردەمی بارەگای سەرەکی کۆنسەرڤەتیڤ بۆ ئەوەی ئەم پەیامە بگەێنرێ بە هەموو دنیا و بە تایبەتی یوکەی کە لە چالاکیە باشەکان. بەڵام بەداخەوە ئەوەی کە بێ ئێستا لێرەدا من ئاماژەی پێ بدەم ئەوەیە کە کارەساتەکە لەوایە کە کۆمەلگای کورد یەکدەنگ نییە یەکڕنگ نییە. ئەو کارەساتە جەرگڕی کە ئێستا لە باکووری کوردستان و شارەکانی باکووری کوردستان ڕوئەدا دەبواە بەلانی کەمەوە 4-5 ئەندامی یا با بڵێن کۆمەلگای کورد لێرە ئامادە بواە. ئەوەی جێگەی سەرسوڕمان بوو ئامادەنەبوونی هیچ هێزێکی پۆلیس بوو لە سەرەتادا، بەڵام ئەمە زۆری بڕ نەکرد. ژمارەیەکی هێزگار زۆر پۆلیس گەیشتە بارەکاکە. هەرچەندە خۆپیشاندەران بە چوونەژوورە و داگیرکردنی بارەگای سەرەکی پارتی پارێزگاران بۆ ماوەی 2 کاتژمێر کارێکی نایاساییان کرد بوو، بەڵام پۆلیس ڕێگەیدا کە نوێنەری خۆپیشاندەران بچنە لای ڕایشکاری پارتەکە و داواکانی خۆیان پێشکەش بکەن. پاشان دەرگای سەرەکی داخرا و ڕێگە بە ئێمەش نەدرا بچینە ناو بیناکەوە. پاشان بەم شێوەیە بە خێراتنی نوێنەرەکان کرایەوە. هەرچەندە گەیاندنی دەنگ بە حکوومەتی بەریتانیا شتێکە و گۆڕان لە پەیوەندی بەریتانیا و تورکیادا شتێکی دیکە. سەرم حارەز یانارتی لەندەن.